قادر بەرێ کاک ڕەحمان دەزانی من لۆ نردیتمە دووتوو ناوەڵە خێرە جێب دەمن بەرێ هەتوو کوڕەشی ئاقەی تێگەیشتی بە خۆت باش دەزانی وەخت خۆی بابی تو بابی منی کوشتی لەگە ئەو کوشتنەی ئەنگۆ لە گوندی ڕۆیشتن و بارتان کرد وەزعتان لێ تێکچوو ئێستا ئەمن فکرم کردیتەوە بابی من لەسەر ناحەق بووە غەدری لەنگۆ کردیە و لە بەلاش و حەلاش پڕی دایتە ناموسی پل کرد ئێ بابیشت پیاوە و خۆی بە پیاو دەزانی ئەو زولمەی پێ قبور نەکرایە و بام میدایتە بەرخەنجەنە ئەوکە ئەنگۆ دەپازە سارە ڕۆیشتینەوە و ئەو مرک و سامانە و بەجێهێشتین خواش قبور ناکە ئەمن لەسەر ناحەقی بە جواب دێم و زولمی لەنگۆ بکەم ئەمن کابراایەکم لە خوای دەکەم لەوجە لۆیە ناردیکمە دووت و وەچی پیاوان بچێوە کرد بابێت قەناعەتی پێ بکەی وای لێ بکەی مارەکەی بینیتەوە گوندی هەرچی مرک و سامان ستان هەبووە هەمووی وەچی جانن بێنەوە سەرێ و وەچی برایان بژی کاک ڕەحمان بەڕاستی ئەمە مەمنونی توینە هەر ئەوەشمان لێ ڕەتاو دەکردی بەران کاکە خین نابتە ئاو خین هەوەنتە نییە بەڕاستی دواتش عەفومانکەی هەمزەی ئامۆزات و زمان دڕای گوندی وەڵڵەهی وازنانین وا چاکە لێک دوور بین باشترە برای من قادر جێو دەمن بەرێ کاکە ئەمە خزمی یەکین و خەرچی گوندینە مەسیرمان هەر پێکەوەیە چەند ساڵیشە پێکەوە بووینە بەران ئەو مشکلە دروست بوو کە بابم دروستی کرد لۆیە ئەوهان بەسەر ئەمیش لۆیە بانجی توم کردیە باش بکرد لێ بکەوە پێم باشە بچیەوە گوندی خۆتان لەگە بابت قسام بکەی لۆیە بانجی تووشم کرێت چکە بابت بڕت پوڕتوندا اختیارە لەوانەیە هەموو قسەشی وەرنەگری بەران ئەتوو بڕۆ بە قسەی خۆش بە نەرمی وای لێ بکە بیهینە سەر ئەو ڕێی بەش کوماری بینیتەوە گوندی ئەمن لێرە گەورەی گوندیمە کەس بەبێ من ناتانی پەنجەی لە ئاوی بنی خەمی ئەو لایە و نەبی و هیچ حەق و نەبی ئەو مرک و سامانەی بەجێشتان هێشتیە هەمووی دەگرنەوە دەست وەچی جاران دەست بە ئیشی خۆتان دەکەنەوە وەڵڵاهی کاک ڕەحمان ئەو ئیشەگەرە قورسە زەحمەتە بام ڕازی بی قادر جێو دەمن بەرێ ئەمێن لێم نردیتە دوو تو چکە دەزانم ئەو ئیشت پێ دەکرێت بابەت ئەتووی زۆر خۆش دەبێ و درت ناشتێت دەبی بچیەوە زۆر تەکلیفی لێ بکەیت سەلامی منیشی لێ بکە برێ بابە ڕەحمان زۆر سەلامی لێ دەکردی ئەحواری دەپرسی دێگۆ ئەوی چوو باچیری کەونەکان بەبا نەکەین و بێتەوە گوندی و بە ئیسلاحات بژین پێکەوە دەست لەم لیەک دەکەین چه هاتە دەستن پێکەوە دەیخۆین باشە باشە شەر بێمش تەخسیری نەکەم ئەو لەشی لەگە دەدەم ئەم خواحافیز ئەحواری بپرسە ئیشەڵڵا چاوە خوا حافیز بی زۆر سەلامی لێ بکە زوو بێەوە جوابەکەم لۆ بینەوە ها یا الله گوسو ئەو هەمزە دەزانیم لە خەفەتی ئەو قادرۆکەی وەختە بمرم کوڕعادی ئەمن لۆ نارەی بۆمبی چاوم بە چاوی نەکەوی بۆمبی کۆر بم نەیبینم ئەگەر ئێستا هەردەستم دەست دەدەمە خەنجەی دەستم شەت و پەتی دەکەم دەفشە فێش وسو بەیەکە چواوی بیسەر سعات شەڕە خەنجەریتی هاهوو ئێستا ئیلاج چییە؟ عیلاج هەتا ڕەحمانی ئامۆزان پشتی بگری هەرمان هەروا دەبی ئێستا نازانم ڕەحمانە فەندی ئامۆزات لۆ دەکەوە دەزانی لەوا دەکا دەوێ ئەو سەرۆت و سامانەی ئەو مام ئەوڵایە نیە هەموو لە بەندەستی من دەرینی غێر خەتای تووە؟ ئێلۆ خەتای منە یەکورە برا مەگە جارێک خۆی لێتون کەی چاوی لە سۆرکەوە ئەویش وەناکە هەنوو کە چ بکەین باشە هەوکە بە من بیبینی ڕەحمانۆک و مام ئەوڵای تێک دێنەمە باشە ئێکوت یەکی دەی دەزانین چییە؟ با سەبرەکی بگرین بزانە هەوڵا دێتەوە گوندی ئەو جاوە وەختی تەکبیرەکی لێ دەکەین زۆر چاکە دیا لەستە با بڕۆین با بڕۆین یا الله هەمزە خێرەوە دیسان ڕێزغەرت کردیەوە ئەوە چی ئامۆزە دیارە پێ ناخۆشە هاتیمەوە ئێرە کورە تۆ حەیامت بن لە گوندی دەزانێت تو چت کرد لۆ حەیان بردی چۆ گۆتماندا لەگەر گەزەر و گوزەران مەگەڕێ ئەوەی ئەتوو بە گەزەر و گوزەری دادەنێ ئەوانە ئیش و کاری ئەو گوندەی لۆمە تەرتیب دەکەن ئەوان نەبن دوو ساریدی ئەمەش لە برسان دەبریت ئەمن نازانم لۆ هەندە دیفاعیان لێ دەکەی دوایە گەورە و گسکە هەر هەبووە
گچکە خزمەتکاری گەورەی بووە نەخێوە نییە گەورە و گچکە دەبی پێکەوە ئیش بکەن ناوی گەورە ڕاست چە بکەویتە ناوێ گچکەشجی قۆڕە قۆڕیوی لە برسان هەردووک پێکەوە ئیش بکەن و ئارەقەی بڕێژن پێکەوەش ڕەنجەکەی بخۆن ئامۆزا ئەگەر ئیش ئەو ها بڕوە 2 ساڵی کە نابە سەرۆت و سامانەکەت مندار و تار پێخەری دەبی خوا ئەو مرک و سامانەی لێدایە هەتا لە دنیا و خیامەتی خێری لێ بینی نەک هەر خڕی بکەیەوە لە بن ئاردی بنی ئێستا ئەوەندەش لێگەڕێ ئەتوو بە من نارێ لۆ هەندە ڕوودایت ئەو قادرۆکەی ئەدێت و نازانی خینمان لە مابینەیە دەزانم خینمان لە مابینیە بەس ئەو خینە بە ناحەق نەڕژایە بەبیرت نایە بابم چی پێکردن لۆ کوشتیان ئێستا ئەمن لە خینی مامی خۆم خۆش نابم بەرتی نەوعەتی ڕژاوی تێگەیشتی ئەمن نێزیکترم لەوی ئەو بابی منە و مامی تووە با پێش برێم ئەمن مادام لەو خینێ خۆش مە تۆ حەقی قسەت نییە تێگەیشتی دوای ئەمن دەزانم بابم دەبە چ خینی ڕژایە ئێستا ئەمن قبول ناکەم سبەینی ئەو کابرای بێتەوە گوندی هەمزە جێ بدە من ئەگەر لۆ ئەو قسانە هاتێرانە جارەشی دی بۆ خۆم دەڕۆم بەس پەشیمانیش دەبێەوە ها دەبینی چیانمان پەشیمان دەبینەوە ئەوە دەڕۆم بەخێرچی هەم زەماندی نەوی ئالان و سوو بەخێراتی چۆنی قادر ڕووی شێوە چوو چۆکم بابی ئۆخەی تەواو مانای نایەتەوە کورە چ نایەتەوە چۆ بەخۆ بەبای ماری بینەوە بێن لێرە بکەونە ناوێ نا بابا هەرێ بەسەری تو ئەتو تاکیدی لەوەی کورە برامەگە بە من باوەڕ ناکێ بڕۆ بە ڕەحمانی هەمووزات برێ لە خۆش ئێ باش ئەوە دەچم زۆر چاکە مادامۆیە ئەمنی ژەگەرت دێم نا ئەتو مێ لۆ خۆم دەچم بزانم وەزع دێتەوە ئێدە مادامۆی لات ئەتو بڕۆ ئەمە لە مارینگۆ ئینتیزارت دەکەم هەتا تو دێوە باشە ئێ باش ئەم لەوە دەڕۆم باش خوافیز ڕەحمان چیەوە لەوە هەم شەوەشی هەمزە پێم نەگوتێ تا لەسەرەوە ئاخرەبی هاتووی من نەکەی ڕەحمان وا نابی لەبیر چ ئاڵا ڕەسی بەمە کرد دەتەوێت ئێستاش بینیەوە گوندی چی پێکردین لۆ حەقی نارەی حەقی چی ئەگەر ئەولاڕەش خزمەتکاری مەبە نەدەبا ئەوهای لێکردبین تێگەیشتی ئەمریش بام ئەوهام دەکرد بابم بە زۆری زۆرداری پڕیدا ناموسی عەیشە خوشی ئەولا ڕەشی لۆ قابلە عایشە چییە شەکێندا زەریفە خۆ کچی کابرۆشی نەبوو هەمزە جێ بدە من ئەمن ئەولا ڕەشی دەینمەوە گوندی دەیهینمەوە لەو گودەی دادەنیش دێتەوە سەمرچی خۆی ئەو جا چکەفی خۆتە ئەمن جێ نادەمە قسانە ئەولاڕەش بێتەوە ئێرە ئیشەکە باش نابی ها باش دەبی باش نابی فڵقی ڕوو جەهەنەم جارەشی لە سەری من هاوار نەکەی ها دوای بەخۆم زام چ لێ دەکەم ئەوها ڕەحمان لەسەر ئەولاڕەشی گەفم لێ دەکەی بڕێ بە چاو بزر بەدەی باشە و ڕۆیشتم جێ بدە من وەرە قەسەم بەو خودایی یەکێک لەو گوندەی لەبەر چاوم ببیتە دڕک بێوێ وەزعی گوندی تێک بدا و ئیسراحاتی لە خەرج تێک بداتن لە بنەوە دەری دێنم باشیش بزانە ئەو زەمان ڕۆی خەرک بە کوتک و ئاسن وەگەرت کەون و خزمەتت بکەن ئێستا زمانی ئەوەی عالم بە ئیسراحات بژی تێگەیشتی دەبڕدەی ئەوها ڕەحمانی هەمووزات وەهای گۆ ئەرێ وەڵاو های گوت باشە با فکرێکی لێ بکەمەوە ئەو دەبزانە کو پشتی لە ئاری دەم لەبۆت وەختە هەردوو چاوم کۆرەبی ئەگەر دەچم ئەو هانابی باڕێ لۆدا بنێم ئەوجا ڕێکو دەبڕۆ با بچینە مارێ ئەوجا پێت دەرم لەوێندا بڕۆ کوڕم قالە ئەمن پاشی چ بێمەوە گوندی ئەتو ئەوە قسەهێ دەیکەی لۆ من هێلۆ بابەلۆ والله ئەو کاک ڕەحمانە هەردەرەی شەکرە شەکر باوەڕ بکە ڕێزە چی لێ نایمە ڕێز چی لێ نایمە ڕێزی وا برا لە برای نانێ کوڕم تازا مەسەلەکە کار لەوەیدا نییە ئەمن ئەوە پازە 20 سارە ئەو گوندەم بەجێهێشتیە ئەمن تازە کو دەگەڕێمەوە ئەو گوندای ئای واللهی قالە بە من دەکرد بە قسەی من کرد با ئەتوز نەدوچکن ئەو ڕەحمانۆکەی بەس بکەمەوە بە قسەی خۆت کردەوە بابە باوەڕ بکەوچی ئەمش چوومەوە گوندی حساب کە ملم لە چەقوی خشاندەوەلی
بەس تەمەشای ڕەحمانم کرد و ڕەحمان لە چێ و بابی لە چێ قەنەعات بکە هەردوو ئاسمانی فەرقە کوڕم ئەمن لە ڕەحمانی تەمینم فتەق ئەو هەمزەی ئامۆزای گەلک هەموو بەدا والله وها بە هەوەنتە و بە ئاسانی خۆش نابی بابی من یعنی چ قابلە مامی هەمزەی لەسەر پیاوەتی کوژرابی لەسەر ناموس کوژرایە ناموس کوڕم پیاوی کەم و بێ ناموس پیاوی زاڵم نازانی شەڕەف و ناموس چییە هەتولۆ تێناکەی هەنکە بابە ئۆمەر بابی ڕەحمانیان بابی هەمزەیە ئی ڕەحمانیە ئێ باشە ڕەحمان لە خینی خۆی خۆش نەبووە هەمزە چ عەلاقەی پێدایە کۆرە کوڕم خۆ ئەو تو تێبگە تێ خەمی خینی مامی نییە تو وە تێدەگەی لە بە خەمی خینی مامیتی ئەلی خەمی چیتی ئاو دەرێ ئەگەمە بگڕینەوە گوندی ڕەحمان کوڕەجی باشە ئەو مرکوشتەمان دەداتەوە چەند سارە لێمان زەفت بووە ئەو لە گۆڕی دەمێنێتەوە خەمی هەندێکی هەنکە بابە هەر دەچینەوە ئەمن دەزانم کاک ڕەحمان پیاوەکی باشە و لەگە زوڵم نییە و پشتی فەقیری بەرنادا کۆرە کوڕی خۆم بابی من ئەمن چاک دەزانم ئەوەی پشتی فەقیری بگری و لەگە فەقیر و ژاریبی خوا نەسرەتی هەردەدا ئینشاءڵڵا دەمادامۆیە شەیتانی بەنەعلەت کە و با بچینەوە گوندی وەڵڵاهی کوڕم قسەت ناشێنم دەچینەوە بەران ئاخری خێربی خێر دەبی ئینشاءڵڵا بابە مام عوڵا یاخۆ بەخێر بێەوە سەر ئەو چاوانە داعفوت کە ڕەحمان وەڵڵاهی دەزانیت ڕەحمان ئەو تەکلیف بەی نەدەویست بەعەقلی من هەروەها لێک دوور باینە باشتر بوو نا مام عوڵا نا خزم ئەگەر گۆشتی شت بخوا هێز کرد ناشچینی دوایە ئەمە خزمی یەشین و خەرچی گوندەشیشین بەرێ بەرێ وەیە قسەکەت بە شەکردبی بەران دەزانیت چییە بابی ڕەحمەتی وەختی مام عوڵا کەونەکان بەبا مەکە تازە ئەوی چوو هەر کەسێک لە جێی بابم با دەبا ئەوهای بەسەر بێتن ئەمن بابی خۆم باش دەناسم دوایە پیاوی خراپ هەر دەبی بگاتە ڕێی خۆی زۆر ڕاستە کاک ڕەحمە وەڵڵاهی هەموو گەورەك ئەوها وەکو تو فکر بکاتەوە ئاگای لە فەقیری بی و بەو نەوعی معاملەی فەقیری خۆی بکا ئەمە لۆمان بەسەر دەهات واللهی چاکەی وەت لەگەمە کردیە هەتا مردنێ بەخۆ بە مندارم خزمەتت بکەین لە چاکەی تو دەرناچی ئەستەغفرڵڵا مام عوڵا ئەمن چم دەوێت لە غەیری خێر و خۆش و سەلامەتی خەرچی گوندی خواد لێ ڕازبی یا ڕەبی ئامین دەمادەم ئاغا لە خزمەت مەرەخەز دەم با چیزی ئەزیەت نەدەم هەر دەستم یاخۆ بەخێر بێ سەرچاو مام عوڵا گوندەکە ڕۆنا کردە دافت کە یا ڕەبی ئاغا یا الله ئەوجا برێ بەرێ هێوارێ بەخۆ بە مندارەوە دێنە ئێرە پارەنانەش پێکەوە دەخۆی ئاغا پێش بۆ تەکلیفی ناکە گەلێک مەمنون نا مام عوڵا ناوە تەکلیف نییە ئەم گۆمان دینە تازە مار و هینایەوە گوندی پێلاکەنەوە کە بە ماردانانێ ژن و من پێیان ناکرێ نانەکەی حازرکەن خواد لێ ڕاز ئەوجا دەبی بێنەوە ئێرە ئینشاڵڵا پێک و ساوم وڵای نەیدەویست بەرهەن نانە واجبە ئەوە وا مەرتەبە و گەورە خێر بێ سەرچاو هەروەها صاحب دیوەخانە و میوان بەخێر بێ خۆش بێ سەرچاو مام عوڵا حافیز بی گەلە بەخێر بێ سەرچاو کە یا ڕەبی سەلامان لە منداران بکە انشاءالله سەرچاو ئێستا هەمزە پێت کوو بوو زۆر باشە وات تێکوشیە نەبیتەوە قەچتی وا نابی دەمادامەیە بینە پارەی پارە پارە لەو چییە کورە برام ئەویشە ببێ پارە کوو دەکرێت ئەوەندە شوەیە باشە چەندت دەوێت تو جارە 2000ەکەم بدێ زۆر باشە ئەگەر ئەویشە بە 2000 پێک بێ زۆر زۆر باشە و لەگەرم غەمن نەبی هەمزە ئەمن وەها لۆ تیر دەکەم ئەو گوندە لۆ دەکەمە هێلکەک و ناو دەستت دەنێم باشە ئەمەش ئەو هێلکەی لەگەر تو دەکەمە نیوە هەدەبا مادام وی لێ هات با بڕۆین پارەکەم بدێ فەرم با بچینە ژوورێ با بڕۆین بڕۆ لێ ئاقرم دارەچی چونکە دەزانی نەحەق بووە ئەچی بابی نەحەق بووە ئەدی
ها عوڵاڕەش ماندی نەبی خۆش بێ هەمزە هەتوو ماندی نەبی کوی بابە ها عوڵە ئەو کۆ پشتێندە لێ کردیتەوە و بە کەیفی خۆت لە گوندی دێ و دەچێت چ بکەین کاک هەمزە ئەمە پتەم خۆشەویستە پیاخۆ ناتانی هەتە سەر بەجێ بێنی پێم ناری بە ئەمریکاتیەوە گوندەی نازانی ئەمە خینمان لە مابەینەیە بە ئەمریکاک ڕەحمانی هەمزە ئەتوو قسان مەکە دەمرت چەم سیارە تو کردی وەستی کوڕم دەتانی بچی لۆ خۆت لە ڕەحمانی بپرسی ئەمە ڕۆیشتی دیتە زمانی خو دەگەڕێ لێیان گەڕێ لۆ خۆم عیلاجیان دەکەم هەمزە ها هەموو چشتم حازر کردیە زۆر باشە هەر ئەو ڕۆنیە لۆ شۆڕ بۆ و بە فرسەتی بزانە و بیدە بەر خەندەران هەلای بکە کورە لۆ منی لێگەڕێ وەڵڵا و های لێ دەدەم نابی هەناسەی بدە کوڕە وسو ئەمن پشتم بە تو قەیمە ها قوتاری نەکەی کورە من نەبی ناخۆ ئیشی یەکەم جارم نییە من لۆ منی لێگەڕێت لۆ خۆت مشەوش کردیە ها کوڕە کوم بشەوەژ نە بە موسو ئەو ئیشەمان لێ ئاشکرابی ڕیسەکەمان لێ دەبتەوە خوری کورە بابە مادامە تۆ هەف کردەکەوە منەویش نا مەقسەدمەوە نییە دەرێ ماگاتان نەخۆبی باشە باش مادام ئەم خواافیز کات خواحافیزری هاي قادر كرم صد لما كل آخر تلم في قوتي كرم بان نتسينا وقندي بكلتشي مي نما يا قند کورە بابە خوا کەریمە آمنت بالله كرم خوا كريمة بري الشيطان غدارة لنا وخين إنساني ديودت بابي من بابە مادام کاک ڕەحمان پشتمانە هەمزە هیچ نییە و هیچی پێ ناکرێ والله إذا زاينتي خرب بريم أقصوي لكن رعماني أو رو لو بجيرينا وأيو روجي دي تتكوي دم الراند ليمان لفنادي واري قيشتما أو قسيلو دجيرنوا زۆر چاکە وەبی دوایە هیچ گلەیان نەکە خوانە خواستاگە شتێک ڕوویدایان شتێک بوو گلەیمان لێ نەکە کاک ڕەحمان وتاكا دا بابتي سنة لو حيوانات زمزاني عليكم عليكم شنو كوا زۆر چاکە بابە هو كيوا بمشوشي لدكيتا ما كرم سبا لوها بمشوشي مام اولا قادر بريندارا قادر تذكر كويا اري والله ولا عقار دايتني بر خنزرات خنزر لتدر كنا بدي بايا الحمد لله وضعي زور باشا معايا بس دي خطري نقلتيها اي والله ظالم كرم والله اشتكت بس ولا بابتي بشان بدزوق او دي هنا على الريا بابتي ئای بابای ئای قادر كرم قادر بۆم شەوەش مەکە رحمة بۆم شەوەش مەکە مام عوڵات رحمة انا ودوي خەمن نەبی هەمووی عیلاج دەبی شاڵە بەزەت و خۆم شەوەش مەکە قادر بابا چه درجهشي ولا چه دري عندك تمنعني چه بوليتي دا ها وسو بابە وسو ادي كا چه وچو بابە بەرەو گوندی چۆ ها ئەو ئیشەیشی وسوی نییە مام عوڵە ئەمن دەزانم چێە هاتوو بیهینەوە گوندی ئەو جە بزانە کو ئەمە دەسم ئەو دڕکە لۆ ڕەگ و ڕیشەوە دەردەی هسه كل بس وەرنەوە دەی هسه باب مس يا الله تكام تاخذ دي كرم دي خذ هسه من باب الشيء خذ باب دي کوڕە وسو خۆ قادر نەمردیە کورە برامە من چی لێ بکەم واللهی وهام لێدا بگوتم بەعیاتە قید نابتەوە کە نەمری چی لێ بکەم ئەدی عیلاج ئەو جا چ بکەین عیلاج چێ کاکە گەلە گوندی بارکەن چ بکەین عیلاج هەیە هەیە چییە ئەمن دەزانم با بچینە ماریمە پێت دەرێم
دەبا بچین حمزة أوكر وزارة اللي ده كم كده من اللي دعوة لكن أو بدي لما تصير زي رحمن رحمن سبكة لا ثاني بس ما نسبكم أو قلنا لما تصير سايا هم السري مشكلة كانت تبي ولا ولا حمزة ولا